کۆمەڵی دادگەری هەمیشە ویستویەتی هاوێنی داخوازی هاوڵاتیان بێت و ئامانجی بووە بارەگا و ئەنجومەنەکانی لە نێو خەڵک بێت بۆ ئەوەی لە خەم و ناسۆریەکانی هاوڵاتیان بەشدار بێت. مەراسیمی کردنەوەی مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەریە لە قەزای بنەسڵاوە لە شاری هەولێر. ئەم مەڵبەندە لە ساڵی 2013ەوە بە فەرمی دامەزراوە و لە ئێستاشدا لە بارەگای تایبەتی خۆیان دەست بەکار بوونە. مەڵبەندی دەوروبەری هەولێر بە فراوانترین مەڵبەنددا دەدرێت لە سەر ئاستی جوگرافیا کە 7 قەزا لە خۆ دەگرێت و لەسەر ئاستی ئۆرگانی و حزبیش 18 ئەنجومەنی ڕێخستن و 3 ناوەندی قوتابیان و لقێکی زانایان لە خۆ دەگرێت. 21/4/2022 ئێمە شانبەشانی مەڵبەندی ناوشار بێکەوە لە یەک بارەگای گەورە کاروبارەکانمان ڕادەپەڕان، بەڵام خۆشبەختانە و بە هیمەتی کەوادیر و ئەندامانی خۆمان ئێمە لە سنووری قەزای بنەسڵاوە لە ئێستادا بارەگایەکی گەورەمان گرتووە و ئەمڕۆژ کە 28/5/2022 بە ئامادەبوونی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و زۆرینی هەرە زۆری ئەندامانی ئەنجومەنی باڵا و بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی و دەستە بژێرێک لە کەوادیری پێشکەوتوی سنووری مەڵبەندەکەی ئێمە مەڵبەندی ناوشاریش ئێمە ئەمڕۆ ئیفتاحمان کرد، بارگاکەمان کردەوە. تەوانکردنەوەی ئەو بارەگایە خۆی لە خۆیدا بە مەبەست و هەدەفی ئەوەیە کەوا بتوانین لەو دەڤەرەی کەوا سنووری دەوروبەرە بتوانین زیاتر خزمەتێک بە تاچی کورد بکەین، خزمەتێک بە مسلمانان بکەین، بتوانین زیاتر دەرس و دیراسە و ئەو بابەتانەی کەوا زەروریەتن بۆ تاچی کورد ئێمە ئامادەی بکەین. تەبعاً پرۆژەمان زۆرە وەکو مەڵبەند وەکو بەشی پەروەردە و بانگەواز کەوا بەرنامەمان هەیە چەندین خۆل، چەندین دەرسی تایبەت بۆ گەنجان، بۆ منداڵان، بۆ هەموو ئاستەکان و هەموو هاوتەمەنەکان لەو بارەگای ئینشاڵڵا بیکەینەوە بۆی بتوانین خزمەتێکی زیاتر بەو سنوور و بەو دەوروبەرە بکەین. لە پەراوێزی مەراسیمەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری وێڕای پیرۆزباییکردن لە کردنەوەی بارەگای تازە وتارێکی سیاسیشی پێشکەش کرد. مامۆستا عەلی باپیر لە وتارەکەیدا تیشکی خستە سەر بارودۆخی هەرێمی کوردستان و وتی لە هەرێمدا جگە لە قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری خەریکە قەیرانی ڕەوشتیش ڕوومان تێدەکات. ئاماژەشی بەوە کرد لە ئێستادا چینایەتی زۆر زەق بۆتەوە، کەمینەیەک کە لە پەنای حزبدان بوونەتە ملیاردێر، زۆرینەیەکیش کەوتونەتە ژێرهێڵی هەژاریەوە. تا داهاتیش زیاتر بێت گەندەڵی زیاتر دەبێت و هاوڵاتی زیاتر دەچەوسێنرێتەوە. کۆمەلگای ئێستای ئێمە لە هەرێمی کوردستاندا و فراوانتر لە هەرێمی کوردستان لە عێراقیشدا هەمووتان دەزانن دەستەبێخەیە لەگەڵ کۆمەڵێک گرفت و کێشە و قەیران کە بەڕاستی پشویان پێ سوار کرد و تەنجیان پێڕچنیوە. ئێمە هەم قەیرانی سیاسیمان هەیە، ناتەبایی سیاسی، قەیرانی ئابووری و ژان و گوزەرانی خەڵک ڕۆژ بە ڕۆژانی بەرە و سەختی زیاتر دەچێ، هەتا نرخی نەوت زیاد دەبێ، خەڵک گوزەرانی قورستر دەبێ. بەداخەوە تا پارەی زیاتر دێتە دەستی دەسەڵاتی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبا، چه بە پارەی نەوت و غاز و باج و خەراج، گوزەرانی خەڵک هەروە خۆت یاخۆ سەختتر دەبێ. هەروەها قەیرانی کۆمەڵایەتیمان هەیە، ئەم وڵاتە ئێمە خەریکە دابەش دەبێ بۆ دوو چین، چینێکی خۆشگوزەران، چینێک کە لە هیچ شتێکی کەم نیە و بەڵکو لە هەموو شتێک لەسەری ئۆڕژاوە، چینێکیش بۆ هەموو شتێک ئاتاژە و زۆری لەبەر بڕاوە. مەڵبەندی دەوروبەری هەولێر جوگرافیایەکی فراوانی هەیە، وەک بەرپرسی مەڵبەندەکەش باسی لێوە دەکات. ئامانج لەو مەڵبەندە خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانە بۆ زیاتر شارەزابوون لە بواری ئاینی و پەروەردەیی و کۆمەڵایەتی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.